سەیفەدین فەتاح لەو ڕایەنەری تۆپی سەرمێزی شاری سلێمانیە بەهۆی ئازبەرزیەوە بۆ ماوەی 3 ساڵ گرێبەستی لەگەڵ یانەی غەرافەی قەتەری ئیمزا کردو. پەیام لەم راپۆرتەیدا و ڕایەنەرە بەسەر دەکاتەوە باز لە جیاوازی یاریەکە لە کوردستان و وڵاتانی قەتەر دەکات. کەمن ئەو ڕاهێنەرانەی بتوانن بەهۆی ئازبەرزی و لێهاتوویانەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان بەردەوام بن لە خزمەتکردن بە جۆرێک وەک ڕاهێنەر و یاریزانان لە یەکێک لایەنە گەورەکانی وڵاتی قەتەر خزمەت بکات. سەیفەدین فەتاح ڕاهێنەری بەتوانای شاری سلێمانی و کوردستان و عێراق ئازبەرزی و بەهێزی سنووری عێراقی بڕیوە و بۆ ماوەی 3 ساڵ گرێبەستی لەگەڵ یانەی غەرافەی قەتەری ئیمزا کردووە بۆ سەرپەرشتیکردنی سەرجەم ئاستە تەمەنیەکانی ئەو یانەیە لەگەڵ محەممەد جەباری هاونیشتیمانی. ئەو ڕاهێنەرە بۆ پەیام سەبارەت بە جیاوازی یاریەکە و شێوازی مەشقی یاریزانان لە کوردستان و وڵاتی قەتەر سەی جیاوازی هەیە و وڵاتی قەتەریش بە باشتر دەزانێت لە هەرێمی کوردستان. من ئەو جیاوازیە بینم لە ڕووی پێداویستەکان هۆڵ بە تایبەتی هۆڵی تایبەت بە یاری تۆپی سەرمێست ئیتر لە هەموو ڕوویەکەوە ئامادەی ئەو هۆڵە لە ڕووی ساردکەرەوە گەرمکەرەوە کاتی هاوین زستان یعنی ئەوە شتێکی زۆر گرینگە. ئەنجا بۆ نمونە ئەو قاعە تایبەتە بە تۆپی سەرمێست بۆ پاڵەوانەتەکانی تۆپی سەرمێست ئەوە نییە وەکو لای خۆمان ینی قاعەمان نییە تایبەت بێ بە تۆپی سەرمێست لە کاتی پاڵەوانەتەکان. بەڵێ بە تاکید فەرقێکی زۆر هەیە لەبەرەوەی لەوێ ئێمە بۆ ماوەی 2 ساعت و نیو هەموو ڕۆژەکان تەمرینی ڕۆژانەمان هەیە. ئێتر ئەو 2 ساعت و نیوە پەیوەستە بە هەموو شێوازەکانی تەمرین چی لە ڕووی لیاقەوە بێت چی لە ڕووی تەمرینی سەرمێز بێت چی لە ڕووی ئاسنش بێت. سەبارەت بە بەرەو پێشچوونی یاریەکە لە هەرێمی کوردستان جیاواز لە وڵاتی قەتەر بە تایبەتی دانانی بەرنامەیەک بۆ گرنگیدان بە یاریەکە هۆکاری ئەو دواکەوتنەش لە هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. بەڵێ بە تاکید ئێرە زۆر پێشکەوتم بەس ئەوەیە چیە ئێمە هۆڵمان نییە دوو بەرنامەمان نییە ینی بەڕاستی یەکەم خاڵ ئەوەیە کە گرینگە زۆر بەرنامەتە بێت کە تۆ بەرنامەتە بوو بۆ یاریزانەکان تۆ ئەتوانی بگەی بۆ ئاستی کە تۆ پێویستە چی لە ئاستی عەرەب بێت چی لە ئاستی مەسەڵەن بۆ نمونە ئەندیەکانی عەرەب بێت چی لە ئاسیش بێت یعنی تۆ بەرنامەتە بێ حتممە نەگەی بەو هەدەفی کە خۆت دادناوە. ئەنجا هەڵێکی تایبەتە بێت ناوەکەم هەڵێکی ئێستامەتیای تەمرینەکەی خۆتەوە لەگەڵ مایت یعنی ناتوانین خواگالێ نییە نیم ساعت تەمرینەکەی نەفەس نییە دەرچێتانی. لە کۆتاییدا ئەو ڕاهێنەرە کوردە باز لەو هۆکارانە دەکات کە کاریگەری کردۆتە سەر یاریەکە لە هەرێمی کوردستان و ڕێخستنی پاڵەوانێتیەکانیش لە کاتی خۆیدا یەکێکە لەو هۆکارانەی کە ئاستی یاریەکە بەرەو پێش دەبات. لەوێ بەرنامەیان داناوە بۆ ساڵێک لە مانگی بڵێن بۆ نمونە لە مانگی 9 دەست پێەکە هەتا مانگی 2 هەمووی بە بەرنامە دانراوە هەمووی تاریخ دانراوە گۆڕانکاری نییە لە حالەتێکە ئەگەر خوا نەخواستە زروفێکی تاڕە بێ وەکو ئەم نەخۆشیی کە بەسەر هەموو جیهانە هات نەخۆشی کۆرۆنا ئەگە بەس ئەمە ئەو حالەتی کە هەبێ بەرنامەکە بگۆڕێت بە پێ و بەرنامەی هەموو نادیەکان ئیشی خۆیان نەکرد. سەیفەدین فەتاح زیاتر لە 30 ساڵە وەک یاریزان خزمەت بە یاری تۆپی سەرمێز دەکات و ماوەی 4 ساڵیشە لە بواری ڕاهێنان کار دەکات. بۆ ماوەی 3 ساڵیش گرێبەستی لەگەڵ یانەی غەرافەی قەتەری ئیمزا کردووە بەهۆی ئازبەرزیشی لە یاریکردن. ئەم ساڵ یەکێکە لە یاریزانە سەرەکیەکانی ئەو یانەیە لە پاڵەوانێتی جامی ئەمیری قەتەر. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.